والله کار دکتۆر ئەو مۆزوعی ئێمە خۆمان هەر تیرە و تایەفۆ قەوم و قیلەی خۆمان ئەمە هەر دابوو نریتێکی کوردەواریە و هەروە بووە ئێمە هەتا ئامۆزا و خاڵ و زاو و پورزا و کچی و خۆمان هەبێ ئێمە کچ ناین بە بێگانە دوای ئەوەش ئەمە هەر لە ناو تیرە کوردەکانە وا نییە هەر لە ناو قەوم و قیلە عەرەبەکانی شاوان هەر لە بینی خۆیان ناژن و ژنخوازیەکەن وەخوا من با لێستەوە بەم کچەی خۆم بڵێم هەتا وەکو ئامۆزای خۆی وەستاوێ بەخوا من کچ نام بە بێگانە نەبەخوا ێ باشە ڕاوەسێ کاک ڕەحینجان ئێمە پێشتریش دانیشتین قسەمان لەسەرەوە کرد لە بەرەبابی ئێوە نەخۆشی بۆ ماوە هەیە براکەم من نازام تا چەند تۆ معلومات و زانیاری و هەیە مناڵ هەیە لە تەرەفی تۆ مناڵ هەیە لە تەرەفی براکەتەوە لە تەرەفی خوشکەکەتەوە مناڵی بیرکۆڵیان هەیە فەحسی شتان کردووە پیان وتون جیناتە ئێ بەڕێزەکەم ئەم کچەی خۆ دەی بەم برازایە و دڵنیا بە لە سەتیش نەبێ لە سانەوە و نۆ ئەگەر هەیە مناڵی بیرکۆڵیان بێخاڵ پێداویستی تایبەت تۆ بۆ ئەم زۆڵمە لەم کچاکەی تۆ بیر لەوە ناکەیتەوە تۆ ناتێت کچەکە بەختەوەر بێ ئەی باشە چۆن بەختەوەرە بێ ئەگەر تۆ یەکەم ئەم پێشتیش دانیشین من ڕێی پێم با قسەی خۆشی بکە خۆشی ناوێ ناگونجێ لەگەڵیان لە هەمان کاتیشا ئەم نەخۆشیە هەیە با بڕۆمە لای سازگار جانە وەڵێ من ئامۆزای خۆم برازایەتی ئامۆزاتەوە ئەڵێ ئیلا بۆ ئەو تۆڵی چیکچی من ڕاستە کاکتۆرجان ئەو بۆ چۆنی خۆیەتی بەڵام باوە گیان مەرج نییە ینی مەرج نییە هەر شتێک باو بێت ئیتر ئەمە ڕاستی بێت من و ئامۆزاکەم یەکمان بەدڵ نییە ئەگەر زەواجیشکەین بەدبەختە بین بۆچی تو ئەتێ من بە زۆربەی بەشوو ئەفو بیرن نەچێ سازگار نەچیتە سەر ئەوەی کە باوکی دەڵێ باوە کاکە ڕەحینجیان باو شتێک بێ زۆری نەبیکە حتا لە کۆمەڵگای کوردیشا تۆ ئاماژە و بە عەرەب باو نازان بە چیا و فارزە باو نییە ئەمە باو یعنی شتێک زۆری نەبیکە ئێستاش لە کوردستانە کەمینەیەکی وەکو تۆ ینی بە پەنجەی دەسەژمێدێن ئەجینام من زۆر خەڵکە ناسم ئامۆزا و پورزان نەیان ناون بە یەکتری براکەم کچ و کوڕەکە یەکتریان بەدڵی کێشەمان نییە بەڵام ئێستا تۆ هەردووشی هەیە بە قوربان بڵێ کاک دکتۆرجان ئەم قسەی ئەمریکا ئەمە ڕاست نییە بۆ خاتری خۆمە ئەمە باسی چیەکە ئەمە بۆچی هاتوین وەڵڵی من کاتی خۆی کە ژنم هێنا من هەر ژنم نەدی من لە سەفەر بووم کە هاتمەوە خەموقیلە هاتن بۆ ماڵ و بۆ بەخێراتنەوە وتیان پیرۆزی پێ هەر ئاوا بەدەم دانیشتنەوە چایەکمان خواردەوە و ژنێکیان بۆ هێنام و ماریان بڕیملیش قسەم لە قسەی کەسان نەکرد و قسەم لە قسەی گەورەکانە نەکرد و تەواو ڕازی بووم ڤڕایە وەڵڵی ئەو وەختە خۆشەویستی هەر نەبوو من ئاواژنم هێناوە وڵێ ئاواژ دەمێنەوە باوەجان خۆ من حەزم نییە ینی قسە لە قسەی تۆیا بکەم بەڵام خۆشە بەو شێوەیە ژنە هێناو هیچ خۆشەویستیەک لە بینتانە نەبوو دوای ئەو هەموو ساڵش ئێشتا تۆ دایکم هەر کێشەتان هەیە خۆش دەزانی چەند جار دایکم تۆراوە چێ دەمت داخە بانە کێشم بەناو لەو سیدەم تا تۆ باسی چیەکەی تۆرانی چی کار دکتۆر ئەمە عەسەبی مەکە من بۆ نهاتوم کار دکتۆر گیان براکەم لەسەر خۆ جا تۆوە ئێمە و میوانە دانیشتون و ئاوا ئێمە دانیشتون تۆ ئاوا قسەی ناشرینی پێڵێ اینجا بێ لە ماڵەوە بەتەنیا چی پێ بڵێ کاکە باوکایەتی وان نابێ براکەم کار دکتۆر گیان ناڵچۆن وا پەروەداخۆی خۆ لە برای خۆ بگرە ئەمە کەم تەرخەمی منی تیان نەبووە من خۆم خۆی باش ئەزانێ دایکی هەر حەزی لە تۆران هەر حەزەکە بچێتەوە ماڵی باوانی و تەواو ئەمەی کردووە بە بیان و نازانم تیپ تۆران یەکێ لە ماڵی مێردی مرتاح بێت چۆنە تۆرێ بە قورآن تۆ بەس چەکەی ئاخر خەتای منیتیانێ کاک دکتۆر گیان دەرم کردووە لێ ماوە خۆ دەرم نەکردووە ئەوە خۆی دەرم کردووە کاک دکتۆرجان من مەبەستم ئەوە نییە بەڵام باوکم کاتی خۆی بە دڵی خۆی ژنی نەهێناوە ئێستاش هەر کێشەیان هەیە دایکم چەند جار تۆراوە ماڵی بەجێ هێشتووە باوکم هەر ئەم قسەیاکە هەر ئەمازانێ ئەڵێ ماڵەکەی بەدڵ نییە ئەگەر من دەرم نەکردووە ئەگەر باوکم باش بێ لەگەڵا دایکم بۆچی ماڵ جێ هێڵێت کورە کاک دکتۆر گیان ئەمە هەر لە خۆی ئەم قسانە ئەمە چی ئەیکا کەی ئێمە بۆ ئەمە هاتین تۆ بۆ باسی شەڕەکەی لە هەموو ماڵێکا شەڕ هەیە و ئاشبوونەوە شێ خۆ هەر منیم وەڵا هەموو ماڵێت دەنگەدەم و بۆڵەبۆڵی تیا لەسەر مناڵە ڕێک نەکەوتنە نازانم قەنەفە گۆڕینە سەلاجەیە ئەمە تۆ باسی چیەکەی کەی من بۆمە هاتوو کاک ڕەحیمجان تۆزێ هێواز براکەم هێواز خەریکی ئێمە ترسین بۆ خاتری خوام نەڕەنەڕە چییە برام ئێمە هاتوین کێشەیەک چارەسەر بکەین ئێمە هاتوین کچەکە و هانای هێناوە بۆ ئێمە و ئەم میوانانش کە زۆربیان حاڵەت و کەیسیوان بینیوە هاوکاریمانەکەن بە قوربان یەکەم
تۆ ئەگەر توێ تەفاهم لەگەڵ مناڵی خۆ تا بکەی بە نەڕەنەر ناکرێ